لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني 169 لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بمبست رزامندي خواهي قول وهي وادان اوي ازي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا إلا أن يخافا ألا يقيما حدود الله فإن خفتم ألا يقيما حدود الله فلا جناح عليهما فيما افتدت به تلك حدود الله فلا تعتدوها ومن يتعد حدود الله فأولئك هم الظالمون. بەڵێ خۆشەویستان لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین کە خوای گەورە دەفەرمێت تەلاق دوو جارە وەکو ڕوونمان کرد گوتمان ئەو تەلاقی کە مەجالی جێڕانەوەی تێدایە کە وەکو مستەلاحی عولەما تەلاقی ڕەجعیە دوو جارە ئیتر فإمساك بمعروف أو تسريح بإحسان. ئیتر ئەسڵ وە لە عیلاقەی زەوجی یەک لەو دوو شێوازە بی فإمساك بمعروف یانەوەتە با بیگری ئەو پیاوە ئەو خێزانە و ئەو ئافرەتە لە خۆ بگری فإمساك بیگریتن و وەکو دوو هاوسە لەگەڵ یەکتری تەعامل بکەن بمعروف بە چاکە ئەوەی کە ما تعارف عليه الناس ئەوەی کە ناو خەڵکی باوە بە چاکە کە کو چاکە یعنی ناو خەڵکی چاکە دیارە کووە بمعروف ئەوەی لە عورفی خەڵکی دیارە کەوا ژیانێک پێی بگوترێ ژیانی هاوسەرگیری ژیانێکەوە خۆشەویستی تێدابی ژیانێکەوە تەفاهمی تێدابی ژیانێکەوە وەکو هێلانە چی لێبێ لە بە ئەو منداڵانەی کەوا تێدا دەژێن. ئیتر فإمساك معروف ئەسڵ وایان ئەو هابی ئەو تەسریح بإحسان ئەوە تا ئەگەر ناتوانن فإمساك بمعروف بکەن ژیانێکی بە چاکە لەگەڵ یەکتری بژێن تەسریح بإحسان ئەو یان ئەوە تا تەسریح بإحسان واتە دەست لە یەکتری بەر بدەن وەکو پێشتریان گوت تەسریح کرا لە عەسکەری واتە وای لێکراکەوە ئازاد بوو لەو قیود و لەو سنوورانێکەوە لە بۆ کەسێکی عەسکەری دانرا ئەو ئازاد دەکرێت مقەیەد نابێت بەو قیودانە دەبیتە کەسێکی مەدەنی. ئیتر لێرە ئەو تەسریح بإحسان واتە ئەو لە قیودی ژن و مێردایەتی دەردەچی ئازاد دەبیتن ئەو ژنە واتە تەلاق دەدرێتن بەڵام بإحسان بە چاکە. ئەنتە بەشاکەن خۆشەویستان خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەسڵ لە ژیانی ژن و مێردایەتی یەک لەو دوانەیە یان بە چاکە لەگەڵ یەک بە عورف بە معروف بەو شتێکەوە لەناو عورفی خەڵکی باوەکەوە مانای ژیانی ژن و مێردایەتی دەبەخشی یان بە ئیحسان و بە چاکەکردن لەگەڵ یەکتری لێک جیابنەوە. سوبحان الله ئێمە عادەتەن یعنی ئەو حاڵتانی کەوا دەبیندرێ کە دەست لێک بەردەدەن دەبتە دوژمنداری ئەوجا ئەو ژنە و ئەو پیاوە لە هەموو مەجلیسێک و لە هەموو جێگایەک باسی یەکتر دەکەن بە خراپە و زەمی یەکتر دەکەن بەڕاستی شتێکی زۆر غەڵەت. پێویستە بە ئیحسان بێ پێویستە بە چاکە طبعاً ئیحسان لە ڕووی شەرعیەوە بە مانای چ دێ؟ ئیحسان ئەن تحسن إلى من أساء إليك. ئیحسان ئەوەیە کەوا چاکە بکەی لەگەڵ کەسێک خراپەی لەگەڵ کردی چاکە بکەی لەگەڵ کەسێک خراپەی لەگەڵ کردی. ئیتر عادەتەن ژن و مێرد دیار لەگەڵ یەکتری نەگونجاینە طبعا ئەو ئیتهام دەکە ئەویت کەش ئەوی ئیتهام دەکە بەڵام لێرەدا کە یەکتری ئیتهام دەکەن پاشەوەی دەستیان لێک بەردەوام بێ و ئیتهاماتە نەخێر پێویستە چاکەی لەگەڵ یەکتر بکەن. لە بۆ نمونە لەو حاڵەتەی وەکو هەندێک لەزان دەفەرمێ ئیحسانەکە ئەوەیە پاش ئەوەی کەوا پیاوێک دەست لە خێزانەکەی بەردەدا ئیحسان ئەوەیە کەوا طبعا مارەیەکەی بداتەوە ئەگەر مارەیی لە لای مایە و پاشی مارەیەکەش وللمطلقات متاع بالمعروف وكل آتكاني هل عين سورة البقرة ديتن وللمطلقات متاع بالمعروف حقا على المتقين كواتا پاشی ئەوەی کەوا مارەیەکەی خۆش دەتری پێویستە مەتاعشی بداتێ مەتاعێک لە بۆ لجەبری خاتریها وەکو زانیان دەڵێن کەواتە پاشەوەی تەلاقیدا
پاش ئەوەی کەوا حەقی خۆی دەداتێ وەکو مارەیی پێویستە متعەشی بداتێ واتە شتێکی وە لە سەرووی مارەیەکەی خۆی هەدیەکی زیاتریشی لێ بکات لە بۆ ئەوەی کەوا لەبەرەوەی ئەو ژنە تەبعەن دڵشکایە لە بۆ ئەوەی کەوا با بڵێن جیابوونەوە کەشیان بە چاکە و بە خۆشی بی ئەو تەسریح بإحسان. ئەو کلوانی ڕابرد باسمان الطلاق مرة ئەوە باس لە 2000 دەکات دەڵێن جاری سێیەم فإمساك بالمعروف أو تسريح بإحسان هەندێک لە زانف نەهبن ئەو قاعدەی گشتیە أصل لجيان زوجي أو هايان أو فإمساك بمعروفة فيما تعارف عليه الناس أو كوانا وخلشي باو كوا خوشويستي وخيزان داري لنوان أو دو جنو ميردا هاوسر جيريا يعني تبتساكا لقال يكتريبن يان بتساكا دستي لي بربدا يعني بتساكا دست لي بربدا أو قاعدة شي عامة أدي طلاق سيم لشي أقر بيتو قاعدة عامة كيف طلاق سيم لدواتري فإن طلقها بله فإمساك بمعروف أو تسريح بإحسان ولا يحل لكم إذا بيشوا بين السر ولا يحل لكم أو تسريح مثلا وكوباس ما كركا كدستج ليك بردنا بيست بتساكبي وقوتمان كزانان دفرمون وعت حقوق كان هم ذاته زيادة الحقوق خوشي هدي شيء زيادة ليش لو بكات ندبوي كوا ضلي نشتي أو أفتا بابرين ضلي شكاتا وكل جبرا لخاطرها وكل ضل نوايق لبوي يتر وكو قوتمان بتساكبي كوكو ليق لبيا وكان سلف دجارنا وكوا بيا ك خێزانێکی هەبوو کە دیارە لەگەڵ یەکتری نەحەواینەوە خێزانێکی هەبوو لەگەڵ یەکتری نەحەواینەوە ئیتر کاتێکەوە تەلاقی دەدا لێیان دەپرسی لەبەر چی تەلاقتدا چ عیبێکی بۆ ئافتە دەیگو ئەمن کاتێکەوە خێزانی خۆم بوو باسم نەدەکرد عیبەکەی چییە ئێستا کە لێم جیا بوویتەوە کە بوویتە کەسێکی بێگانە باسی خەلەلەکەی بکەم کەوە تەمەشاکە چەند مهمە فعلاً باش ئەوەی لێک جیا دەبنەوە بە ئیحسان بی نەک بێن یەکتری فەزەح بکەن نەک بێن بەڕاستی لە حاڵەتی خۆشی و ناخۆشی وەکو والله أعلم حديثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە سلسلەی صحیح ئەلبانیدا هاتیە کە پێغەمبەر فەرمی أحبب حبيبك هونا ما عسى أن يكون بغيضك يوما ما بەڕاستی کە کەس خۆش ویست بە هەندێک تێدا بهێڵەوە هەموو شتێکی تێدا تێمەپەڕێنە لەبەن لەوانە ڕۆژێک لە ڕۆژان ڕق لێ بیتەوە ولا برامج أبغض بغيضك هونا ما عسى أن يكون حبيبك يوما ما أو كوارقش لدبيته وشتيش تدابيه لو أنا رجع لرجع خوش تدبيته كاتب راستي بتايبتك لذا ما بستمان لطلاقك بيست بإحسان بي بتاك بي وكوتش ما تاك أو أن تحسن إحسان أو كوا أن تحسن إلى من أساء إليه هذيك لو دو طرفي أو كتام بارك برام أو خرابي لقل كرديت وساكي لقلبك ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا إلا أن يخافا ألا يقيما حدود الله كاتك وطلاق ددا لكاتي طلاق دانيش ولا بيش طلاق دانيش أو حقي كوا آفرت هيتي لماريك ياخذ لمالي خوي بهيج شويك بياو لبوينية دز دريج بكا تماحي لمالي خزانكي بكا أو زتماريكي كبخوي دايتي ياخذ مالشي ديكي هي ولا يحل لكم أن تأخذوا مما آتيتموهن شيئا أو كوالير دا باسكرا مما آتيتموهن أو كوا أنجو دايتان أوان واتوكو ماري أو أنجو دايتان وكو ماري لبوتان حلال نيهش تشيلي وربقرنوا أن تأخذ مما آتيتموهن شيئا إلا ليك حالت إلا أن يخاف لا يقيم حدود الله ما قال له بترسين كوا پێیان ناکرێت سنوورەکانی خوا لە نێوان خۆیان دامەزرێنن پێیان ناکرێت سنوورەکانی خوا لە نێوان خۆیان دابەزرێنن یعنی ژن و مێرد خوای گەورە سنووریان لۆدانایە هەر یەک پێویستە لە سەرەوی سنووری خوا نەبەزێنی بەرامبەر بە خێزانەکەی ژنەکەش پێویستە سنووری خوا نەبەزێنی بەرامبەر بە پیاوەکەی کەواتە هەر یەک لە ژن و مێرد خوای گەورە حەق و واجبی لە بۆی دانایە یعنی ژن و مێرد هەرێک لەوان بەرامبەر بە یەکتری حەقێکی لەسەر با بڵێن واجبێکی لەسەر شانە پێویستە ئەدای بکە حەقێکیشیە لە بۆی هەیە داوا بکە واجبێکی لەسەر شانە بەرامبەر بە مێردەکەی کە خوا لە بۆی داینایە پێویستە جێبەجێ بکە حەقێکیشی لە بۆ هەیە حەقی خۆیتی داوا بکاتن ئیتر ئەگەر گەیشتە حەدێک ژیانی ژن و مێردایەتی لەوەی ترسان ئەو سنوورەی کە خوا داینایە لە بە حقوق و واجباتی زەوجی جێبەجێی نەکەن لو حالتي أواش تشكدت بيش فإن خفتم ألا يقيما حدود الله فلا جناح عليهما فيما افتدت به فإن خفتم أقل لوي ترسان كوا أو جنو ميردا
نەیانتوانی سنوورەکانی خوا لە نێوان خۆیاندا بمەزرێنن، واجباتی خۆیان ئەدا بکەن بەرامبەر بە یەکتری، حقوقیان نەتوانی لە بۆ یەکتری دابین بکەن، ئەوە گوناحیان لەسەر نییە هەردوو لە ژن و مێردەکەی فیمە افتەدەت به، لەوەی کەوا هەندێک لەو حەقەی خۆی ئەو ئافرەتە تەنازول لێ بکە، فیمە افتەدەت به، باز لە ژنەکەیە. واتە لێرەدا خولاسە باز لە حاڵەتێک دەکا کە شەرعەن پێ دەکوترێ خولع. خولع چییە؟ خولع ئەوەیە کە ژن و مێردێک لەگەڵ یەکتری ناکۆکن، بەڵام پیاوەکە ئەگەرچی ناکۆچیش هەیە، پیاوەکە ئامادە نییە تەلاقی بدا، پیاوەکە ئامادە نییە تەلاقی بدا و ئەوها پێخۆشەکەوە لەگەڵ یەکتری بن و دیارە ئەمەلی هێکاوە چاک ببن لە داهاتوودا، بەڵام ژنەکە پیاوەکەی ناوێ، ژنەکە پیاوەکەی ناوێ. هەممان دەزانین کەوا نیکاح و تەلاق لەدەست پیاوە، لەدەست پیاوە. لەو حاڵتە ئێستا پیاوەکە ژنەکەی دێ، ژنەکەیە پیاوەکەی ناوێ. ئایا ژن دەکرێ پیاوی تەلاق بدە؟ نەخێر ناتوانین تەلاقی بدە، ژن ناکرێ پیاوی تەلاق بدە، چونکە نیکاح و تەلاق لە دەستی پیاوە، بەڵام ژن شتێشکەی لە دەستە، ئەویش پێ گوترێ خولع. خولع چییە؟ ژنێکە پیاوەکەی خۆی ناوێ، کە پیاوەکەی خۆی ناوێت تەمەن لەبەر سەبەبێک نوقسانیەک لە دینی هەیە، ئەو ژنە پێی تەحمل ناکرێ، لەبەر سەبەبێک لە خوڕەوشتی ئەو پیاوەی ئەو ژنە پێی تەحمل ناکرێت. طبعاً هەتا بکرێ ژن و پیاو تەحملی یەکتر بکەن زۆر خێری تێدا لە بۆ دنیا و قیامەتیان، لە بۆ دنیا و قیامەتیان زۆر خێری تێدا. بەڵام ئەگەر بە هەر حاڵێک یعنی ئەو ئافرەتە نەیتوانین تەحملی ئەو پیاو بکە، لە بۆی هەیە خولع بکە، بەڵام دەبی سەبەبێکیش هەبی، چونکە بەبێ سەبەب کە ئافرەتێک داوای تەلاق لە پیاوەکەی بکە، وەکو لە حەدیثێکەوە ئیبن ماجە ڕوایەت کرد ثەوبان دەیجێڕیتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەیما امرأة سألت زوجها الطلاق في غير ما بأس، هەر ئافرەتێک داوا لە پیاوەکەی بکە تەلاقی بدا بەبێ هیچ سەبەبێک فحرام عليها رائحة الجنة، ئەو ئافرەتە بۆنی بەهەشت لەسەری حرامە، کە وەکو لە حەدیث کە هاتێکەوە بۆنی بەهەشت چەند دەڕوا، واتە ئەوەندە دوورە لە بەهەشت بۆنی بەهەشتێک ناکە، مادەم بەبێ سەبەب داوای تەلاقی لە پیاوەکەی کردیە. ئیتر بەڵام ئەگەر سەبەبێک هەبوو ئەو ئافرەتە ئەو پیاوە پێ تەحمل نەدەکرا، لەبەر خوڕەوشتێک هەیبوو، لەبەر عیبێکی جەسەدی هەیبوو، لەبەر نوقسانێک لە دینی هەبوو، ئیتر پیاوە ئافرەتەی دەوێت، بەڵام ئافرەت پیاوەکەی ناوێ. لەو حاڵەتەی وەکو لە صحیح بوخاریدا ابن عباس دەجێت خۆی لە خۆی باب ڕاز دەفەرمی إن امرأة ثابت بن قيس أتت النبي صلى الله عليه وسلم، خێزانی ثابت کوڕ قەیس هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فقالت يا رسول الله إن زوجي ثابت بن قيس، بە پێغەمبەر صلی الله عليه وسلم يا رسول الله پیاوەکەم ثابتی کوڕ قەیس ما أعيب عليه في خلق ولا دين، والله هیچ عیبە چوا لێ نابین لە خوڕەوشتی و لە دین، ولكن أكره الكفر في الإسلام أي أكره عدم الوفاء بحقي لبغضي له، بەڵام پێم تەحمل ناکرد، ڕقم لێ دەبیتەوە، ناتوانم حەقی بدەم، لەوەی دەرسێم کەوا ناتوانم حەقی بدەم، گوناحبار دەبم لە بەروی ڕقم لێ دەبێتەوە، خۆشم ناوێ. فقال لها رسول الله صلى الله عليه وسلم أتر الدين عليه حديقته، حەدیقەکەی لە بۆ ڕەت دەکەیەوە، دیارە کاتی خۆی کە خواستیتی مارەیەکەی حەدیقەیەک بۆ پێی بەخشیە. قالت نعم، بەڵێ دەیدەمێ. قال رسول الله صلى الله عليه وسلم لثابت أقبل الحديقة وطلقها تطليقة، حديقة قبول بك وطلاق بدا، حديقة قبول بك وطلاق بدا، كواتا لو حالتي أو حالتي خلع أويك وقتمان آفرتك بياوكي خويناوي وقتمان لبو أصل وات تحملي يكتر بكن، أصل وات زخد لخوي بك، بلام ناوي بي تحمل ناكري وكو آفرتك هاتا خزمة بيغمبر صلى الله عليه وسلم. لو حالتي تەنازل لە مارەی خۆی دەکا مقابل بۆی کەوا بەس جیابیتەوە لەو پیاوەی، تەنازل لە مارەی خۆی دەکات. طبعا حاکم لەو حاڵەتەی ئەگەر هەر زانی ئەو ئافرەتە بە هیچ شێوێک ڕازی نییە، حاکم تەفریق دەکا لە بینیان، پێگوترێ خولع، تەفریق دەکا لە بینیان و پێگوترێ خولع، ئەو ئافرەتە لە عیسمەتی زەوجی خۆی دەردەین مقابل بۆی کەوا مارەیەکەی ناوێ و تەنازل لێ دەکات. هەندێک لە زانان دەفەرمون ئەگەر پیاوەکە بەوەندە مارەیەش ڕازی نەبوو چکە هەر حەریز بوو لەسەر ئافرەتەکەی، دەڵێ ئەوە لە بۆی هەیە ئەو ئافرەتە زیاتریشی پێ بەخشی لەو مارەیە کە دایت. لە بۆ نمونە لەسەر 20 مسقال لەسەر 19 مسقال لە بۆ نمونە 20 مسقال مارە کرا، 20 مسقالەکەش داتەوە پیاوەکە دەری نام تەلاقی نادەم،
لە بۆی هەیە بڵێکا کە 5 مسقال کەش دەدەن بەس تەلاقی بدا لە بۆی هەیە ژنەکە زیاتر بدا لەو حاڵتەی وەکو لە ئاەتکەدا دەفەرمی فەلا جوناح عەلەیهما فیما افتەدەت به گوناهیان ناگاتێ لەوەی کەوە ئەو ئافرەتە وەکو فیدائێک لە بۆ خۆی دەدا وەکو ئەو پارێکەدا تاوەکو فیدیە لە بۆ خۆی کەوە تاوەکو نەجاتی بی لەو پیاوە کە ئەو پێی ڕازی نییە ئەو زە دەفەرمی تەمان فەرمی فەئین خیفتم دەفەرمو لێرە خیتابەکە لە بۆ چێ زیات لە بۆ قازی و حاکمە کەوا تەماشای وەزعەکەی دەکات تەماشا دەکات بەڕاستی ئەو ژن و پیاوە ناتوان سنوورەکانی خوا لە نێوانیان بپارێزن لێوا چاکترە لێک جیابنەوە پیاوەکە حەریصە تەلاقی نادە بەڵام ژنەکە حەریصە لە سۆرەی نایەوێ ئەو ژیانەوە هەناستە سەرێ ئەوە لەو حاڵتەی لە بۆی هەیە ئەو ئافرەتە خۆی بکڕیتەوە بەو مارەیە و هەروە زیاتریش بداتێ ئەگەر ویستی بەس لێک جیابنەوە هەردووشیان دەفەرمی لەو حاڵتەی گوناحیان ناگاتێ تلك حدود الله فلا تعتدوا ئەوە سنوورەکانی خوایە تجاوزی مەکەن فلا تعتدوها سنوورەکانی خوا مەبەزێنن تجاوز مەکەن کەواتە خوا حدودی هەیە لە بۆ هەموو شتێک و لە بۆ ژیانی زەوجیش بە تایبەتی ومن يتعد حدود الله فأولئك هم الظالمون هەر کەسێکی سنوورەکانی خوا ببەزێنی لە هەر سنوورێک لە سنوورەکانی خوا ببەزێنی بەڕاستی ئەوە ظالمە هەر ئەوانن ظالم هم الظالمون بضميري فصل واتبراسي ظالمي سرتشي ظالمي حقيقي اوانن كوا سنوركاني خوا دبزين او سنوركاني خوا لمساله جنومرداتي لهر مساله كل هر سنوري كوا خوا يقول داينابي او سنوري خوا بزين براستي او ظالمه خوا يقول بناما بداتن لخوا يقول دبارينو لو كسانه بين كبهيج شويك بين لوجنكينوا سنوريك لسنوركاني خوا ببزينين بپيتسوانوا لقل سنوركاني خوا بين او كوارسشان مان اداي بكينو او كوا حقي خوشمانه خواهي قول سبحانه وتعالى ضلي مقابل من والبكاك وحق كان خومان بداته وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون